ڕێز و سڵاو بۆیەوە بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکار ماتوینەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی سێشەممە. سەرەتا سەرجێڕی چەند هەواڵ. گیانبەختکردنی لە ئەنگرێکی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران لە گوندی ئەوێهەنگ. ناڕەزایەتی کرێکارانی پێترۆشیمی هەرسین. کۆبوونەوەی بنەماڵەی بەندکراوانی مەحکوم بە ئێدام. دەستێدارەدانی 4 بەندکراو لە زیندانەکانی ڕژیم و هەڵوەشاندنەوەی ڕێکەوتنی هاوکاری لەگەڵ ئاژانسی وزەی ئەتۆمی لەلایەن ئێرانەوە. یانبەختکردنی لە ئەنگرێکی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران لە گوندی ئەوێهەنگ ڕۆژی دووشەممە 29 ڕەزبەری 1404 هەتاوی. ئەنوشیروان پیریپور یەکێک لە لایەنگران و دۆستانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران لە گوندی ئەوێهەنگە سەر بە پارێزگای سنا لە تەمەنی 47 ساڵیدا گیانی بەخت کرد. ناوبراو لە درێژای ژیان و تەمەنی خۆیدا بە کرێکاری ژیانی خۆی دابین دەکرد تاکو ساڵی 1390 دیەتاوی کاتێک لە شاری دەماوەند بەهۆی کەوتنە خوارەوەی لە بەرزاییەوە لە دەست و پێکەوت و بۆ ماوەی 14 ساڵ بەهۆی ئەو ڕووداوە دڵ تەزێنا لە ئازاردا ژیە. ئەو هاوڵاتیە سەرەڕایە و ڕووداوەش هیچ کات وازی لە باوەڕ بە سۆسیالیزم و ئازادی چینی کرێکار نەهێناوە هەموو کات یەکێک لە لایەنگران و دۆستدارانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران مایەوە. ئەنوشیروان پیریپور لە ئەنجامدا بەهۆی زیانەکانی ئەو نەخۆشیە لە تەمەنی 47 ساڵیدا گیانی ئازیزی بەخت کرد و تەرمەکەی بە بەشداری بەرینی خەڵکی ئازادی خواز ئەسپەردەی خاکرا. ناڕەزایەتی کرێکارانی شارەداری کرماشان. ڕۆژی دووشەممە 27 ڕەزبەری 1404 هەتاوی کۆمەڵێک لە کرێکارانی شارەداری کرماشان دژ بە بایەخنەدانی بەرپرسانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە داخوازیەکانیان ناڕەزایەتیان دەربڕیوە. بە وتەی ناڕازیان بۆ ماوەی زیاتر لە 2 مانگە کە لەلایەن بەرپرسانی شارەداریەوە حەقدەستەکانیان پێ نەدراوە و بەو هۆیەوە دۆخی ژیان و مەعیشەتیان لە خراپیدایە. لە درێژەدا کرێکاران خوازیاری بەرزکردنەوەی ئاستی حەقدەست بە پێی ڕێژەی تەوەڕۆم و هەڵاوسان پێدانی حەقدەست و مەزایە دواخراوەکانیان بایەخدانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە داخوازیەکانی کرێکاران دابینکردنی ئەمنیەتی پیشەیی و بیمەی دەرمانی کارامە و هەروەها وەدیهاتنی داخوازیەکانیان لەلایەن بەرپرسانی پەیوەندیدارەوە بوون. ناڕەزایەتی کرێکارانی پترۆشیمی هەرسین. ڕۆژی ڕابردوو کرێکارانی فازی دووهەمی پێترۆشیمی هەرسین دژ بە پێنەدانی حەقدەستە دواخراوەکانیان ناڕەزایەتیان دەربڕیوە. کرێکارانی ناڕازی ئاماژەیان بەوە کردووە کە سەرەڕای دەیان کۆبوونەوەی ناڕازیان دژ بە بایەخنەدانی بەرپرسان بە ژیان و مایشەتی کرێکارانی شاغڵ لە پێترۆشیمی هەرسین و هەروەها نەبوونی ئیمکاناتی ڕفاهی و ئیمەنی شوێنی کار نەکتەنیا بەرپرسانی ئەو واحدە سەنعەتیە بایەخیان بە داخوازیەکانی کرێکاران نەداوە بەڵکو هەڕەشەی سازکردنی دۆسیەشیان لە کرێکاران کردووە. لە بەردەوامیدا ناڕازیان خوازیاری دابینکردنی ئیمەنی شوێنی کار و بیمەی دەرمانی کارامە پێدانی حەقدەست و مەزایە دواخراوەکانیان و وەرگرتنی هێزی کاری نوێ و بەکردەوە دەرهاتنی یاسای 15 ڕۆژکار و 15 ڕۆژ پشوتان و هەروەها کۆتاییاتنی گوشاری ناوەندەمنیەکان لەسەر کرێکارانی ناڕازی بوون. گواستنەوەی بەندکراوێکی سیاسی کورد بۆ ژووری تاکەکەسی. ڕۆژی دووشەممە ڕێکەوتی 28 ڕازبەر کیانوش چراغی بەندکراوی سیاسی کورد و ڕاگیراو لە زیندانی ئیلام بە مەبەستی ئەشکەنجە و ئازاری زیاتر ڕەوانەی ژووری تاکەکەسی کراوە. ناوبراو پێشووتر لەلایەن هێزەکانی ئیدارەی تڵاتی شاری دێلۆران دەست بەسەر و پاشان لەلایەن لقی 101 دادگای انقلابی ڕژیمەوە حکمی 13 مانگ و 16 ڕۆژ بەندکرانی بەسەردا سەپێنرا. شانی باسە
کە ئەو بەندکراوە لە کاتی دەست بەسەرکران و هەروەها لێپرسینەوە لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیتڵاعاتەوە زیانێکی زۆری جەستەیی بەهۆی ئەشکەنجەی هێزەکانی ڕژیمەوە بەرجەستەی کەوتووە و سەرەڕای خراپی دۆخی تەندروستیش لە مافی دەستڕاگەیشتن بە دەرمان و پەیوەندی لەگەڵ بنەماڵەکەی بێبەش کرابوو. بەردەوامی هەڵمەتی سێشەمەکانی نابۆ ئیعدام. ڕۆژی ڕابردوو بەندکراوان لە 52 زیندانی ڕژیمی کۆماری ئیسلامی لە ئێران و کوردستان بەردەوامیان بە هەڵمەتی سێشەمەکانی نابۆ ئیعدام لە هەفتەی 91مینی ئەو هەڵمەتەدادا. بە پێی راپۆرتەکان هەڵمەتی سێشەمەکانی نابۆ ئیعدامی ئەم هەفتەیە لە کاتێکدا بەڕێوەچووە کە بەندکراوانی زیندانی قەزەڵ حەساری کەرەج بە سەرکەوتووی 6 بەندکراوی ئەو زیندانیان لە پەتی سێدارە ڕزگار کرد و هەروەها بەسەر کۆماری ئیسلامیدا سەپاندیان کە بۆ ماوەی زیاتر لە 6 مانگ ئیعدامکردنی بەندکراوانی تۆمەتبار لە زیندانی قەزەڵ حەساری کەرەج ڕابوەستێت. بەندکراوانی بەشداربووی ئەم هەڵمەتە بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک جەختیان لەسەرەوە کردوێتەوە کە تا کاتی هەڵوەشاندنەوەی حکمی ئیعدامی هەموو بەندکراوان و ئازادی هەموو بەندکراوانی سیاسی و عەقیدەتی بەردەوامە بن لە مانگرتن و ناڕەزایەتیان. کۆبوونەوەی پەرستاران لە شاری ئەهواز. ڕۆژی ڕابردوو پەرستارانی پارێزگای خوزستان دژ بە خراپی دۆخی ژیان و معیشەتیان دەستیان لە کار کێشایەوە و کۆبوونەوە. بەشداربووانی کۆبوونەوەکە بە وتنەوەی دروشت مۆڵکردنی پلاکار دژ بە وەدی نەهاتنی داخوازیەکانیان ناڕەزایەتیان دەربڕی و خوازیاری بەرزکردنەوەی ئاستی ئەغدەست بە پێی ڕێژەی تەوەڕووم و هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە و ئەمنیەتی پیشەیی، پێدانی کارانە، حەقدەستە دواخراوەکانیان، مرەخەسی و ئیزافەکاری، وەرگرتنی هێزی کاری نوێ و هەروەها کۆتایهاتنی گوشاری ناوەندە ئەمنیەتیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر پەرستارانی ناڕازی بوون. کۆبوونەوەی بنەماڵەی بەندکراوانی مەحکوم بە ئیعدام. ڕۆژی سێشەمە ڕێکەوتی 29 ڕازبەر بنەماڵەی بەندکراوانی مەحکوم بە ئیعدام لە شارە جیاوازەکانی ئێران دژ بە سەپاندنی حکمی ئیعدام بەسەر هەموو بەندکراوان کۆبوونەوە. بنەماڵەی ئەو بەندکراوانە بە بەدەستەوەگرتنی وێنەی ڕۆڵەکانیان و هەروەها هەڵکردنی پلاکاردی نا بۆ ئیعدام، خوازیاری هەڵوەشاندنەوەی حکمی سێدارەی هەموو بەندکراوان و هەروەها ئازادی هەموو بەندکراوانی سیاسی و عەقیدەتی بوون. بە پێی وێنانەی کە بەدەستمان گەیشتوون، بنەماڵەی وەحید بەنی ئامریان و پویا قوبادی سەرەڕای دەربڕینی ناڕەزایەتی دژ بە حکمی ئیعدام پشتیوانی خۆیان لە هەڵمەتی سێشەمەکانی نا بۆ ئیعدام دەربڕی و خوازیاری بڵاوبوونەوەی ئەو هەڵمەتە بۆ زیندانەکانی دیکەی ڕژیم بوو. کۆبوونەوەی ناڕەزایەتی کرێکارانی شرکەتی نەوتی فەلات قاڕەی شاغەڵ لە دوورگەی لاوان. ڕۆژی دووشەمە 28 ڕازبەر کۆمەڵێک لە کرێکارانی شرکەتی نەوتی فەلات قاڕەی شاغەڵ لە دوورگەی لاوان دژ بە وەدی نەهاتنی داخوازیەکانیان کۆبوونەوە. بەشداربووانی کۆبوونەوەکە بە وتنەوەی دروشت مۆڵکردنی پلاکارد، خوازیاری بەرزکردنەوەی ئاستی ئەغدەست بە پێی ڕێژەی تەوەڕۆم، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، ئیمەنی شوێنی کار، ئەمنیەتی پیشەوی و ئیمکاناتی ڕفاهی، بەکردەوە دەراتنی یاسای 15 ڕۆژکار و 15 ڕۆژ پشودان، سربەخۆی سندوقی خانەنشینی خانەنشینکراوانی سەنعەتی نەوت، وەرگرتنی هێزی کاری نوێ و هەروەها پێدانی حەقدەست و مەزایە دواخراوەکانیان. لە سێدارەدانی 4 بەندکراو لە زیندانەکانی ڕژیم. لە ڕۆژانی ڕابردوودا 4 بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر و کوشتنی بانقەست لە سێدارە دراون. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، 3 بەندکراو بە ناوەکانی ئەیوب والی و شەفیع فەراتی تەمەن 28 ساڵ و مسلم لێمانی دێهکوردی بە تۆمەتی کوشتنی بانقەست لە زیندانەکانی بۆرازجان، ناوەندی سمنان و یاسوج ئیعدام کراون. هەروەها بەندکراوێکی دیکە بە ناسناوی مهدی حەمزەی پور خەڵکی عێراق
بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە زیندانی ناوەندی قوم لە سێدارەدراوە. و دوایین هەواڵمان سەبارەتە بە هەڵوەشاندنەوەی ڕێککەوتنی هاوکاری لەگەڵ ئاژانسی وزەی ئەتۆمی لەلایەن ئێرانەوە. بە پێواڵەکان ڕژیمی کۆماری ئیسلامی ڕۆژی ڕابردوو ڕێککەوتننامەی هاوکاریەکانی لەگەڵ ئاژانسی وزەی ئەتۆمی هەڵوەشاندوێتەوە. عەلی لاریجانی ئەمینداری ئەنجومەنی باڵای ئاسایشی نیشتیمانی ئێران لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی هاوبەشدا لەگەڵ قاسم عەرەجی ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی عێراق ڕایگەیاند. وەک پێشتر عەباس عەراقچی وەزیری دەرەوەی ئێران ئاماژەی پێدا بوو ئەگەر میکانیزمی گەڕانەوەی سزاکان کارە بکرێت ئێران پێداچوونەوە بە ڕێککەوتنەکەدا دەکات. ئێستا ئەمە ڕووی داوە و بەمەش ڕێککەوتنەکە بە شێوەیەکی کاریگەر هەڵدەوەشێتەوە. بە گوێرەی ئاژانسی هەواڵی مێر لاریجانی گوتوشیەتی کە بێگومان ئەگەر ئاژانس هەر پێشنیازێکی نوێی هەبێت ئێمە لە سکرتاریەتی ئەنجومەن تاوتوێی دەکەین. ئەمە دوای نزیکەی 3 هەفتە دێت لە لێدوانێکی عەباس عەراقچی کە هۆشداریدا بوو ئەگەر زلهێزە ڕۆژاوایەکان سزاکانی نەتەوە یەکگرتووەکان بستەپێننەوە وڵاتەکەی ڕێککەوتنەکە هەڵدەوەشێنێتەوە. بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەن.